بەیانی باش لارین یعنی باش مامۆستا. چۆنی لارین باشم. لارین ئەمڕۆ کەمێک چاڵاکی کوردیمان هەیە باشە دەست پێ بکەین بەڵێ دەست پێ بکەین. لارین دوو وشەمان هەیە باشە وشەی یەکەم تەمەشاکە چ نووسراوە وێنە. وێنە دەستخۆش وێنە چەند بەرگەیە دوو. دەستخۆش دەتوانی بڕگەکانم بۆ جیاکەیەوە بەڵێ دەتوانم. بژی وشەی ئێوارە چەند بڕگەیە لارین سێ بڕگە. سێ بڕگەیە دەستخۆش دەتوانی جیاکەیەوە بڕگەکە بەڵێ دەتوانم. فەرموو دەستخۆش وا. دەستخۆش ڕە. هەر بژی لارین گوڵ لێرەدا کۆمەڵێک وێنەمان هەیە باشە تەمەشای وێنەی یەکەم بکە چیەوە هەوێ. دەتوانی بۆمان بنووسی بەڵێ دەتوانم. دەستخۆش لارین وێنەی دووەم وێنەی چییە سێو. سێو دەستخۆش دەتوانیت بۆمان بنووسی بەڵێ دەتوانم. سێ ئێ و. ئافرین گوڵی من وێنەی سێم وێنەی چیە لارین پەرتووک. پەرتووک دەتوانی بینووسی